کۆبوونەوەکەی سەرۆکی تورکیا و ڕێبەری حەماس پرسیارگەلێکی هێناوەتە ئاراسەبارەت بە پاشخان و شیانە ئایندەیەکانی کۆبوونەوەی زیاتری ئەو پەیوەندیانە و ئەگەری هەڵکردنی چراسەوزەکە بۆ تورکیا. نیگەرانیەک لە ئەمریکادا دروست بووە لەسەر بەکارهێنانی زیرەکی دەستکرد بۆ بڵاوکردنەوەی زانیاری چاواشەکار لە هەڵبژاردنەکاندا و وەزارەتی ئاسایشی نیشتیمانیش ئاگاهی دەدات. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. سەرۆک جۆ بایدن بەرزترین مەدالیای سیڤیلی دەبەخشێتە ژمارە لە هاوپەیمانە دیموکراتەکانی لە کاتێکدا نزیکەی 6 مانگ ماوە بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا. سەرۆکی ئەمریکا لەو مەڕاستیمە تایبەتەدا مەدالیای سەرۆکایەتی بۆ ئازادی بەخشیە 19 کەس وەک ڕێزلێنان و نەبێ هەر تەنها سیاسیەکانی دیموکراتەکان ئەم خەڵاتەیان پێبەخشرا بێت. خانمە ئەکتەرێک و پاڵەوانێکی ئۆڵۆمپیاد و ڕێبەرێکی مافە سیڤیلیەکانیش لەو 19 کەسە بوون کە سەرۆکی ئەمریکا خەڵاتی کردبوون. لە کەسایەتیە سیاسیەکانیش کە سەرۆک بایدن خەڵاتی کردوون، مایکل بلومبەرگ کارداری ملیاردێر کە لە هەڵبژاردننی پێشووی سەرۆکایەتیدا وەک دیموکرات خۆی کاندید کردبوو لە بەرامبەر سەرۆک بایدندا، بەڵام دواتر کشایەوە. یەکێک لە کەسایەتیەکانی تر کە خەڵات کرا ئالگۆر بوو کە لە سەروەختی سەرۆکایەتیەکەی بیڵ کلنتندا جێگری سەرۆک بوو لە هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی ساڵی 2000دا هێندەی نەما بوو سەر بکەوێت بەسەر جۆرج دەبلیو بوشدا. جان کێری وەزیری دەرەوەی پێشووی ئەمریکا یەکێک بوو لەوانەی سەرۆک بایدن بەرزترین مەدالیای سیڤیلی پێبەخشی و ئێستاش جان کێری پۆستی نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکای هەیە بۆ کاروبارەکانی پەیوەند بە گۆڕانی کەش و هەواوە. بێژگە لەم کەسایەتیە سیاسیانە، خانم نانسی پیلۆسی سەرۆکی پێشووی ئەنجومەنی نوێنەران کە پێشتر ڕێبەرایەتی هەوڵەکانی دەکرد بۆ ئیمپیچکردنی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا و کاندیدی پێشەنگی کۆماری بۆ هەڵبژاردنەکانی ئەم ساڵی سەرۆکایەتی. مەدالیای سەرۆکایەتی بۆ ئازادی دەدرێت بەوانەی بەشداریەکی نمونەییان هەبووە لە بوارەکانی گەشەکردن و باکان و ئاسایشی ئەمریکادا و ئاشتی جیهانی و وەکارە بەرچاوە کۆمەڵایەتیەکانیش. سەرۆک بایدن بۆ خۆی لە ساڵی 2017دا بەر لەوەی داناڵد ترامپ بچێتە کۆشکی سپی، براک ئۆباما سەرۆکی ئەو کاتەی ئەمریکا مەدالیای سەرۆکایەتی بۆ ئازادی بەخشی بە جۆ بایدن کە ئەو کاتە جێگری سەرۆکی ئەمریکا بوو. ڕەخساندنی دەرفەتی کار لە مانگی چواری ڕابردوودا کەمتر بووە لەوەی پێشتر پێشبینی دەکرا و هەروەها زیادبوونی کرێی کاریش دابەزیوە بۆ کەمتر لە سەدا 4 و ئەمەش بۆ یەکەمین جارە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا بەو شێوەیە بێ. پسپۆڕیش دەڵێن هێشتا زووە بتوانرێ پێشبینی بکرێ ئایا بانکی فێدراڵی ئەمریکا دەست دەکات بە کەمکردنەوەی ڕێژەی سوود لە کاتێکدا بازار تا ئەندازەیەک ناجێگیرە. وەزارەتی کار لە ئەمریکا لەو ڕاپۆرتەیدا ئاماژەی بەوە کردووە لە مانگی چواری ڕابردوودا 175,000 کار لە سەرانسەری ئەمریکادا زیاد بووە، بەڵام ئەم ژمارەیە کەمترە لەوەی پێشبینی دەکرا و کەمتریشە بە بەراورد لەگەڵ 6 مانگی ڕابردوودا. بەپێی ئەو ڕاپۆرتەی وەزارەتی کار ڕێژەی بێکاری بەرز بۆتەوە بۆ لە سەدا 3.9. بانکی فێدراڵی ئەمریکا ئەم زانیاری و پەرەسەندە نوێیانەی بەلاوە گرنگە لە کاتێکدا بەردەوامە لە هەوڵەکانیدا بۆ هێورکردنەوەی ڕەوشی ئابووری ئەمریکا بۆ ئامانجەی بتوانێت ئاستی گرانی یان هەڵاوسانی دارایی کەمتر بکاتەوە.
لەگەڵ ئەوەشدا کە هەڵاوسانی دارایی هێشتاش جێگیرە، بەڵام هیواکانی وەبەرهێنەران زیاتر بووە بەوەی بانکی فێدراڵی دەست بکە بە دابەزاندنی نرخی سوود لە مانگی نۆی داهاتوودا. لە وەتای قەیرانی حەماس ئیسرائیل دەستی پێ کردووە، حکوومەتی تورکیا بەردەوام ڕەخنەی تند و ناڕەزایی تونتری هەبووە لە حکوومەتی ئیسرائیل و لەوێشەوە تیر و توانجەکانی خۆی دەگرێتە وڵاتانی ڕۆژاوە. تورکیا هەنگاوی نوێ دژ بە ئیسرائیل دەگرێتە بەر و دەڵێت ئەو هەنگاوانە دەبنە فشار بەسەر ئیسرائیلەوە تا ڕێبازە لەشکری و ئاسایشیەکەی خۆی لە غەزە بگۆڕێت. İsrail'e çalışıyor. تەواوی وڵاتانی ڕۆژاوا کار لەگەڵ ئیسرائیلدا دەکەن، کار بۆ ئیسرائیلیش دەکەن بە تایبەتیش ئەمریکا. هەموو سەرچاوەکان بەکاردەهێنرێن بۆ دژایەتیکردنی گەلی فەلەستینی هەژار کە بڕیاری مردنی بەسەردادراوە بەو بۆمبانەی ئیسرائیل. ئێمەش چیدی پشومان نەما و ئیدی هەنگاوی خۆمان دنین. ئاستی بازرگانیمان لەگەڵ ئیسرائیلدا 9 میلیارد و 500 میلیۆن دۆلارە و ئەو بازرگانیەمان ڕاگرت و بازرگانی لەگەڵ ئیسرائیلدا ناکەین. لەم ماوەیە ڕابردوودا هەموو هەناردە و هاوردەیەکمان لەگەڵ ئیسرائیلدا ڕاگرتووە و بەردەوامیش دەبێت تا ئاگربەستێکی هەمیشەیی دێتە ئاراوە لە غەزە و هەموو کۆمەکە مرۆیەکانیش بەبی هیچ تەگەرەیەک دەگەنە ناوچەکە. ئەفریقای باشوور داوای یاسایی لەسەر ئیسرائیل تۆمار کردووە لە دادگای نێونەتەوەییدا و دوابەدوایی تاوتوێکردن و هەڵسەنگاندنێکی وەک دەگوترێ هەمەلایەن تورکیا دەچێتە پاڵ ئەفریقای باشوور لەو داوای یاساییەدا. بەرەنجامی هەڵسەنگاندنەکانمان خستە بەردەست بەڕێز سۆرە کۆمارەوە و لەسەر بنچینی ئەو بڕیارە سیاسی درا. دەمەوێت ڕای بگەێنم کە بۆ یەکەم جارە ئێمە وەکو تورکیا بڕیارمانداوە بە فەرمی ببینە بەشێک لەو داوای یاسایی ئەفریقای باشوور تۆماری کردووە لە دادگای نێودەوڵەتی تاوانەکاندا. سەرۆکی تورکیا بەردەوام جەخت دەکاتەوە لەوەی تەواوی سیاسەتەکانی ڕۆژاوا پڕن لە کەلێن کاتێکیش باس دێتە سەر دۆسەی ئیسرائیل و غەزە، بەڵام دەژڵێت لەگەڵ هەموو ئەوانەشدا هێشتا ئەنکەرە کار و ئەرچی خۆی بەجێدەگەیەنێ. Bunların yanında tüm Batı kimin yanında yer alıyor? لەگەڵ هەموو ئەمانەدا ڕۆژاوا لەگەڵ چێە؟ لەگەڵ ئیسرائیلدایە، لەگەڵ ئەو هەموو هێرشە خوێناویانەی ئیسرائیلدا. ئایا غەزە دەرفەتی هەیە؟ نانێتی. وێڕای ئەو هەموو کەمتەرخەمی و کەم و کوڕیانە بەڵام خەریکی کارکردنی لەسەر ئاڵوگۆڕکردنی بارمتەکان و لە ململانێداین و هیوادارین سەرکەوتوبی. تورکیا دووەم وڵاتی ئیسلامی بووە دوای ئێران کە دانی بەبوونی ئیسرائیلدا ناوە و پەیوەندی لەگەڵ دروست کردووە و لە ساڵی 1949ەوە هاوکاری لەشکری گرنگجێکی تایبەتیە بووە لەو پەیوەندیانەدا و بە ئەندازەیەکیش بووە کە ئەنکەرە پشتێکی زۆری بەستە بوو بە چەکی ئیسرائیلی بۆ پرچەکردنی لەشکری تورکیا. هەوراز و نشە و زۆرن لە پەیوەندیەکانی نێوان ئەنکەرە و تەلئەڤیڤدا، بەردەوامیش بەشێکی وتوێژەکانی نێوانیان لەسەر پشتیوانیە سیاسی و داراییەکانی تورکیا بۆ حەماس کە جیهانی ڕۆژاوا بە ڕێکخراوێکی تێرۆریست ناودێری دەکات. دکتۆر سولەیمان ئۆزەرن میوانی ئەم هەفتەیی چاوی واشنگتنە. دکتۆر ئۆزەرن پسپۆڕە لە بواری توندوتیژی سیاسی و تێرۆریزم و هەروەها خاوەنی دەیان لێکۆڵینەوەی بابەتیانەشە لەسەر چارەسەرکردنی قەیرانەکان لە وڵاتانی جیهاندا. دکتۆر ئۆزەرن وەک هاوکارێکیش کاری کردووە لەگەڵ هاوپەیمانێتی ناتۆ، وەزارەتی دەرەوەی ئەمریکا، کۆنگرێسی ئەمریکا، هەروەهاش لەگەڵ دامەزراوەی بەرەنگاربوونەوەی تێرۆریزمی جیهانی کە سەر بە نەتەوە یەکگرتووەکانە. دکتۆر سلەیمان سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. دەست بەجێ دەچمە یەکەم پرسیارم، ئەگەر پارتی داد و گەشەپێدانی ئەردۆغان یان ئاکەپە لە دەسەڵاتدا نەبوایە، ئایا حەماس ئەو پشتیوانیە سیاسی و دارایی بەدەست دێنا لە ئەنکەرە؟ I think if there would be
پێم وایە ئەگەر لایەنێکی تری سیاسی بۆ نمونە جەهەپا کە لایەنی ئۆپۆزیسیۆنی سەرەکیە لە تورکیادا لە دەسەڵاتدا بواە ئەوە پشتیوانی بۆ حەماس کەمتر دەبوو بە بەراورد لەگەڵ ئێستادا واتە ئەوەی ڕەجەب تەیب ئەردوغان دەیکات وەک هەموو دەزانین پارتی داد و گەشەپێدان پشتیوانێکی گەورەی حەماس دەکات و لە ساڵی 2015ەوە میوانداری ڕێبەرەکانیان دەکات هەروەها بەشێکی تری پشتیوانەکانی ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆکی تورکیا بۆ حەماس بریتیە لە پشتیوانی سایکۆلۆژی جا لە هەموو ڕوانگەیەکەوە ئەگەر لایەنی فرمانڕەوا لە تورکیادا پارتێکی تر بواە ئەوە پشتیوانەکان بەم ئاستەی ئێستا نەدەبوون. چ جیاوازیەکە بینی لە نێوان پشتیوانکردنی حەماس و پشتیوانیکردنی دۆسەی فەلەستینیەکاندا بقۆ دەزانی جیهانی ڕۆژاوا بە گشتی یا پەیمانێتی ناتۆ کە تورکیا خۆی ئەندامەتیایدا ئەم ڕێکخراوەی حەماس بە ڕێکخراوێکی تێرۆریزدا دەنێ. تورکیا پشتیوانی لە حەماس دەکا یا پشتیوانی لە دۆسەی فەلەستینیەکان دەکا. پێم وایە لە ئێستادا ئەم بابەتە ئاڵۆسکاوە و قورسە بتوانیت دەستنیشانی بکەیت ئایا ڕێباز و دۆسیەی فەلەستینیەکان چییە و ئایا حەماس چی دەوێت بەڵام بە دڵنیاییەوە هێرشەکەی ڕۆژی 7 مانگی دەی حەماس ئەوەی ڕوون و ئاشکرا کرد کە کارێک بوو زیانی لە دۆسیەی ڕەوایی فەلەستینیەکان داوە لە بیریشمان نەچێت ئەو پشتیوانی حکومەتی ئێستای تورکیا لە حەماسی دەکات بێ کێشە نییە و بگرە کێشەی بنەڕەتیشی هەیە بۆ تورکیا ئەوەمان بینی کاتێک کەشتی مەرمەرە دەچوو بەرەو غەزە و ئەوە ڕوویدا کە ڕوویدا ئەو کاتە زۆر کەس بە خۆشمەوە داوامان دەکرد کە دەبێت حکومەتی تورکیا لەسەر ئەو ڕووداوە سەر و سەودا لەگەڵ حکومەتی ئیسرائیلدا بکات و بەردەوامیش بێت لە پشتیوانی فەلەستینیەکاندا. یەکێک لە کێشەکانی تر ئەوەیە ئەم حکومەتی تورکیا لە ڕوانگەیەکی ئایدۆلۆژیانی ئیسلامی سیاسیەوە دۆسی فەلەستینیەکان دەبینێت و خوێندنەوەشی بۆ دەکات واتە یانی پشتیوانی بۆ حەماس و هاوشێوەکانی حەماس ئەمەش جۆرە سەر لە تێکچوونێکی دروست کردووە لە ناو کۆمەڵگەی نێونەتەوەیدا ئەمەی دەڵێم دەشێت وەک تەواوکردنیەکیش بێت بۆ پرسیاری یەکەمت ئەوەی حەماس کردی زیانیشی داوە لە هەوڵ و یارمەتیەکانی کۆمەڵگەی نێونەتەوەی بۆ دۆسیی فەلەستینیەکان. یەکێ لە پرسەکانی ترەوەیە ڕەجەب تەیب ئەردۆغان هەم وەکو سەرۆکی تورکیا هەم وەکو سەرۆکی ئاکەپە جەخت لەوە دەکاتەوە دەڵێ چەکدارەکانی حەماس جەنگاوەری ئازادین. لە هەمان کاتیشدا خەڵکێکی ئێجگار زۆر لە ناو تورکیادا ئەوانەی کە باسی ئازادی دەکەن بە یاساکانی دژە تێرۆر گوناهبار دەکرێن یا دادگایی دەکرێن. جا من پرسیارەکەم ئەوەیە تێرۆریزم لای ئاکەپە لای ئەردۆغان چ مانایەکی هەیە؟ پێم وایە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە جا بەپێی ئەو ڕەفتارانی لە ناو تورکیادا دەکرێن ئەوەی پێچەوانی بیرکردنەوەی ئاکەپە و دژی سیاسەتەکانی ئاکەپە بێت و ڕەخنەگر بێت لە ئاکەپە و سیاسەتەکانی ئەوە دەشێت و شیانێکی زۆریشی هەیە بە تیرۆریزم و هێرشی تێرۆریستیش گوناهبار بکرێت لەگەڵ ئەوەشدا کە کڵێشە و چوارچەوە یاسایەکانی لە تورکیادا دانراون پڕن لە کێشە و ئاڵۆزی. یەکێتی ئەوروپا لەسەر ئەو یاسای دژە تیرۆری تورکیا ڕەخنە و ناڕزاییەکی زۆری هەیە بەرامبەر تورکیا بەڵام ئیتر ئەو یاسایانە وەهایان لێ هاتووە کە گێرمە و کێشە و زۆریش بنێتەوە. دەمێکە ڕەخنەیەکی زۆریش لە تورکیا دەگیرێت بەهۆی ئەو یاسای دژە تیرۆرەی هەیەی بێلەوەش چۆنیەتی بەکارهێنانی یاسای دژە تیرۆر لەلایەن دەسەڵاتی دادوەری تورکیاوە لە ڕاستیدا وەک پێدانی چەکە بە حکومەتەکەی ئاکەپە تا دوای ڕکەبەرە سیاسەکانی خۆی بکەوێت. جا بە دڵنیاییەوە ئەمە کێشە ئاڵۆز و گەورەکەیە. من بۆ خۆم زۆر دەمێکە لێکۆڵینەوە لەسەر تیرۆریزم دەکەم. هەندێک بابەتەن لە یاسادا بە بێ گوێدانە ئەوەی دەوڵەتی تورکیا چ جۆرە کڵێشەیەک یان چ جۆرە شێوەیەکی یان چ چوارچێوەیەکی یاسایی بۆ خۆی داناوە ئەگەر لە تورکیا یاسا سەروەر بێت و وڵاتێکی دیموکراتی بێت ئەوە دەبوایە لە یاساکانیدا دەستەواژەی هێرشی تێروریزمی بەکار بهێنرایە. جا ئەگەر ئەوەی بکردایە ئەوە هێرشەکەی 7 مانگی دەی حەماس کە بێ هیچ چەندوچونێک هێرشێکی تۆریستی بوو ئیتر نەیدەتوانی وەک هێرشێکی جەنگاوەرانی ئازادی ناودێر بکات یان بڵێت بۆ ئازادی کردویانە. جا بێگومان کاتێک باسەکە دێتە سەر ئاستی ناوخۆیی تورکیا ئەوا وێنەکە بە شێوەیەکی تر دەبینرێت تەنانەت ئەگەر ڕووناکبیران و کەسانی ئەکادمی
ئاکادیمیستی ڕەخنە بگرن لە سیاسەتەکانی پارتی داد و گەشەپێدان ئەوە ئەگەرێکی زۆری هەیە بە تاوانی تیرۆریزم بدرێنە دادگا و سزاش بسەپێندرێت بەسەریاندا. ئەمەش کێشەیەکی گەورەیە لە تورکیادا. لە ماوەی ڕابردوودا گوێمان لە ئەکرەم ئیمامۆغڵو بوو جەختی لەوە کردەوە کە حەماس ڕێکخراوێکی تێرۆریستیە. لە هەمان کاتیشاوەکو و پێشتری ئاماژەم پێکرد ئەردۆغان دەڵێ چەکدارەکانی حەماس جەنگاوەری ئازادین. ئەم دوو ڕاجی ئاوازە لە ناو کۆمەڵگەی تورکیدا چۆن کەوتۆتەوە کامیەکە لەو ئاراسانە زیاتر کاریگەری هەیە بەسەر کۆمەڵگەی تورکیەوە؟ ڕاوەرگرتنێکی گشتی کرا لە پاش هەڵبژاردنە خۆجێیەکانی ڕۆژی سیوێکی مانگی سەی تورکیا. جا بەپێی بەرەنجامەکانی ئەو ڕاوەرگرتنە گشتیا دۆسیی فەڵەستینیەکان لە ناو خەڵکدا کاریگەری ئەو تۆی نییە. ئەلبەت ئەگەر بڵین هەیەی ئەوە کاریگەریەکی زۆر کەم بووە لەسەر دەنگدەرانی لایەنە بەشدارەکانی ئەو هەڵبژاردنە. دەزانی ماوەیەکی زۆرە دۆسیی فەڵەستینیەکان لە ناو ڕای گشتی تورکیادا کاریگەری یانجێی بایەخێکی ئەو تۆ نییە. ئەلبەت لێرەدا باسم لە توێژی سیاسی ناو کۆمەڵگە نییە، بەڵکو باسم لە خەڵکی گشتی و ئاسایی کۆمەڵگەیە لە تورکیادا. بەڵێ ڕاستە بەهۆی ئەو دۆسیەوە هەزاران کەس لە فەڵەستینیەکان دووچاری مەینەتی بوونەتەوە. بەڵام لە ناو کۆمەڵگەی تورکیادا کاتێک دەڕواننە ئەم بابەتە دابەشبوونێکی بەرچاو دەبینرێت. جا کاتێک ئیمامۆغڵو دەڵێت حەماس تیرۆریستە ئەوە مەبەستی لەو گروپەیە کە هێرشە تیرۆریستەکەی حوتی مانگی دەیان کردە سەر ئیسرائیل. ئەوە ڕاستە کە ئەو لێدوانانە دابەشبوونی لە ناو توێژی سیاسیدا دروست کردووە، بەڵام مەرج نییە دابەشبوونەکەی ناو خەڵکە ئاساییەکەی کۆمەڵگەی تورکیا هاوشێوەی هەمان دابەشبوونی نێوان سیاسیەکان بێت. دکتۆر سلێمان من دەگەڕێمەوە وڵات دەچینە بەشی دووەمی و توێژەکەمان. یەکێک لەو هۆکارانەی پارتی داد و گەشەپێدانی ڕەجەب تەیب ئەردۆغان هەڵبژاردننی شارەوانیەکانی دۆڕان ئەوە بوو وەک دەگوترا سیاسەتێکی دووفاقی بەکاردێنا لە بەرامبەر ئیسرائیلدا. شیکەرەوە دەڵێن پێشوازیکردنی ئەردۆغان لە هەنیە و ئەندامانی تری حەماس بۆ ئەوەیە نیشانی بدات سیاسەتەکەی دووڕوانە نییە. هەتا بتوانێت دڵنیایی بداتە قوتاندەرانی کۆنەپارێز کە هەرگیز دووفاقی نیە لە سیاسەتەکەیدا، لەوانەشە تورکیا ببێتە بژاردەیەک بۆ میواندارکردنی حەماس ئەگەر هاتوو قەتەر ئەندامانی حەماس بنێرێتە دەرەوە. شیکەرەوە ڕخنە لە حکوومەتی تورکیا دەگرن بەوەی ئەو زمانەتون ئامێزەی لە بەرامبەر ئیسرائیلی بەکاردێنێ زیانی بۆ ئایندەی تورکیا و هەروەهاش بۆ ڕۆڵی تورکیا دەبێت لە قەیرانی نێوان ئیسرائیلی و فەڵەستینیەکاندا. پێویستە حکوومەت دانی خۆی نەرم و هێور بکاتەوە و پێویستە شێوازی دایلۆگیشی لەگەڵ ئیسرائیلدا چاک بکاتەوە، چونکە ئێستاوەها سیر تورکیا ناکرێت کە لە ئەنیسی هەمە و دەتوانێت ڕۆڵی ناوبژی کار بگێڕێت، بەڵکو بەداکۆکیکە لە حەماس و هەندەری حەماس سیر دەکرێت. پێویستە تورکیا هەڵوێستی خۆی بگۆڕێت بۆ شێوازێکی زیاتر هاوسەنگ. بڕیار بوو سەرۆکی تورکیا لە مانگی پێنجەدا سەردانی ئەمریکا بکات، بەڵام و سەردانە هەڵوەشێنرایەوە. ئەنکەرە دەڵێ بەهۆی کارنامەی ڕۆژانەی سەرۆکی تورکیاوە ئەو سەردانە لە ئێستادا ناکرێ، بەڵام شیکەرەوە دەڵێن دەشێت هەڵوەشاندنەوەی سەردانەکە شتێکی باشیش بوو بێ بۆ کۆشکی سپی. لەگەڵ ئەم هەموو دیمەنە درامایانەی لە غەزە دەیبینین، ئەردۆغان وەها هەستی کردووە کە دەبێ غەزە لە ڕیزبەندی سەرەوەی دابێ. هەروەها پێم وانییە کۆشکی سپیش لە بارێکدا بێ بەهۆی زۆر هۆکارەوە. لەوانە ڕەوشی ناوخۆ لە سەرم قەیرانە میێوانداری ڕێبەرێکی جیهانی بکات لە بەردەم کامێرەکاندا ڕەخنە لە هەڵوێستی ئەمریکا بگرێت لە سەر غەزە. ئەگەرچی پێشتر شیرروتیریان لێک دەسوو، بەڵام لە ئێستادا وڵاتی میسر و تورکیا بە شێوەیەکی بەرچاو لێک نزیک بوونەتەوە بە ئەندازەیەکی شەکە دەشەیە هاوکاریەکی گەورە بن بۆ یەکتر لە ڕووی لەشکریەوە. بەڵام ئەوەی ئایا لە ڕووی بازرگانی و وڵاتی مسر دەتوانێت جێی ئیسرائیل بگرێتەوە بۆ تورکیا، ئەمەیان هێشتا دیار نییە. هەردوو وڵات زۆر چالاکن لەو گوتارە هاوسوزەی هەیەە بۆ فەڵەستینەکانی غەزە، لە هەمان کاتیشدا تورکیا و مسر پەیوەندی ئاسایشی و دیپلۆمات و بازرگانیشیان هەن لەگەڵ ئیسرائیلدا. دکتۆر سلێمان بەڕای جەنابەت تورکیا ڕێگادا ئەندامانی حەماس
بچنە تورکیاوە ئەگەر هاتو وڵاتی قەتەر ڕێگەی پێ نەدان لە دۆحە بمێننەوە. I think that is going to be a very risky decision. A couple of weeks ago when پێم وایە ئەوە بڕیارێکی مەترسیدار دەبێت ئەگەر حکومەتی تورکیا بیدات. نزیکەی 2 هەفتە لەمەوبەر پرسیار لە کاربەدەستان کراوە لەسەر ئەو بابەتە و وەڵامەکەیش وەها بووە کە بەشداری و دەست هەبوونی تورکیا تەنها لە سۆنگەی دیالۆگەوە بووە نەک ئەوەی میوانداری ئەندامانی حەماس بکرێت. بە بڕوای من بڕیاری هەڵپەساردنی بازرگانیەکان لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلدا لەبەر 2 هۆکاری قورس بوون. یەکەمیان ناوخۆییە چونکە ئەنجامەکانی هەڵبژاردنە خۆجێیەکان نیشانی ئەردوغان و پارتی داد و گەشەپێدانی داوە کە بنکە جەماوەری ئیسلامیەکەیان گومانیان هەیە لەسەر سیاست و بیرکردنەوەی ئەردوغان ئاکەپا ئەڵبەت لە پەیوەندی بە دۆسیەی فەڵەستینیەکانەوە لە بەرامبەردا لایەنە ئیسلامیەکەی تر ڕەفاهی نوێ زیاتر لە 60% دەنگەکانی بەدەست هێناوە. ئەمەش ڕێژەیەکی بەرچاوە. بێگومان ئەمەش یەکێکە لەو فاکتەرانەی بووە پاڵنەرێک تا ئەردوغان ئەو بڕیاری خۆی بدات و بازرگانیکردن لەگەڵ ئیسرائیلدا هەڵپەسێرێت. خاڵی دووەمیش پەیوەندی هەیە بە ئاستی نێونەتەوەییەوە. ماوەیەکی زۆرە تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە پەراوێز نراوە. جا ئەردوغان ئەم قەیرانەی حەماس ئیسرائیل وەک دەرچەیەک دەبینێت بۆ ئەو لە پەراوێزنانەی تێیدایەتی دەشێوێت لەسەر هەردوو ئاستی ناوخۆیی و نەونەتەوەیش خۆی دەرباز بکات لەو پەراوێزنانەی تێی کەوتووە. هەر بۆیە بڕیارەکەی بۆ هەڵپەساردنی بازرگانیەکان لەگەڵ ئیسرائیلدا و هەروەهاش تاوتوێکردنی دۆسیەی میوانداریکردنی ئەندامانی حەماس بریتین لە بڕیاری زۆر قورس کە لەوانەیە پەیوەندیان بە هەلو مەرجە هەنووکەیەکەوە هەبێت. بێگومان ئەمەش کێشەیە چونکە کاتێک بڕیاری سیاسی لەسەر بنچینەیەکی تاکڕەهەندی دەدرێت ئەوە ینی بنەمایەکی ژیرانەی بڕیاردانی نییە و لەوانەیە بڕیاری کوردخایان بن چونکە بنەماکەی تۆکمە نییە. خاڵی دووەمیش ئەوەیە ئەو جۆرە بڕیارانە کاریگەریەکی گەورەی زۆر نەرێنیان دەبێت زۆر زیاتر لەوەی پێشبینی دەکرێت. هەر بۆیە پێم وایە لە هەردوو بارەکەدا بە خراپ دەشکێتەوە لە مەودای درێژخایاندا بەسەر ئەردوغاندا و ئاکەپەشدا. بێگومان بە خراپیش دەشکێتەوە بەسەر تورکیادا چونکە بە ڕوانینی من پێویستە تورکیا درێژە بدات بە پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیلدا. هەر بۆیەشە من لەو بڕوایەدام پێویستە پێداچوونەوە بکرێن بەو بڕیارانەدا. بەڵێ دکتۆر سەرنجێکی دکتۆر گونۆڵ چۆڵ سەرۆکی بەشی تورکیا لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئەم پرسە سەرنجێکی گرنگە بە تایبەتی لە پەیوەندی بە ئەمریکاوە. حەز دەکەمەوە سەرنجەت بۆ بخێنمەوە. دکتۆر گونۆڵ دەڵێت دەشێ بەڕێوەبەرایەتی ئەمریکا پێی باش بێت وڵاتێکی وەک تورکیا میوانداری حەماس بکات بۆ 2 مەبەست. یەکەمیان بۆ فشارە خستنە سەر حەماسە، دووەمیش بۆ هەبوونی کەناڵێکی پەیوەندیە. من پرسیارەکەم لە بەڕێزت ئەوەیە ئەمریکا ئەو چرا سەوزە بۆ تورکیا هەڵدەکات؟ یانی لەوانەیە وەها بێت بەڵام لە ڕاستیدا من جیاواز بیری لێ دەکەمەوە. بۆچی؟ چونکە لەم ساڵانی ڕابردوودا هەندێک ڕۆژمان بینیون. بۆ نمونە لە سووریا کاتێک حکومەتی تورکیا پەیوەندی هەبووە لەگەڵ ڕێکخراوە توندڕەوەکاندا کە بەگشتی بە شتێکی باش دادەنرا ئێدی ئەوە لە سووریا بە ئاشکرایی بیندا. جا ئەگەر ئێستا تورکیا میوانداری ئەندامانی حەماس بکات ئەوە دەبێتە مایی تۆکمەکردن و بەهێزکردنی خواست و سیاست و بەرژەوەندیەکانی ئەردوغان. بەڵام ناکرێت ئەو ڕاستیەش فرامۆش بکەین کە قەتەر لە ئێستادا باڵادەستیەک و هەژمونێکی زۆری هەیە بەسەر حەماسەوە. ئەوجا ئەگەر باڵادەستیەکی تری وڵاتێکی تر وەک تورکیا بێتە سەر ئەوە دەشێت ببێتە کێشە. پێدانی ئەو جۆرە کارتە بە تورکیا دەشێت لە مەودای درێژخایاندا گرفتی تر بە دوای خۆیدا بهێنێت. بۆ نمونە لەوانەیە تورکیا وەها لی تێبگات کە چرای سەوز بۆ بابەتی تریشکە دەشێت بەڕێوەبەرایەتی ئەمریکا بخاتە ڕەوشێکی نەخوازراوەوە. یەکێک لە پرسەکانی تر ئەوەیە ئەو ڕۆڵی کە تورکیا دەوێت لەم قەیرانەدا بیبینێ ئەوەیە کە ببێتە ناوبژیوانێکی سەرەکی لە نێوان ئیسرائیلی و فەلەستینیەکانیشدا. بەڵام ئەوەی کە گوێمان لێ دەبوو لە ڕەجەب تەیب ئەردۆغان یا کاربەدەستانی تری تورکیاشەوە بۆ نمونە دەسەڵاتدارانی ئیسرائیلی بە هتلەر ناودێر دەکا. بۆ نمونە تاوانی جەنگ دەداتە پاڵیان لە هەمان کاتیشدا لە بەرامبەر حەماسدا بە شێوەیەکی زۆر نەرمونیانانە ئاماژە بە پشتیوانیەکانی تورکیا دەکا بۆ حەماس. تورکیا دەتوانێت بێ بە ناوبژیوانێکی هاوسەنگ
لە چارەسەرکردنی ئەم قەیرانەدا؟ پێم وایە دەتوانیت، بەڵام ئەو نیگەرانیانەی من هەمە و پێویستیشە هەموو لایەک ئەو نیگەرانیانیان هەبێت ئەوەیە تورکیا تا چەندێک دەتوانێت ئەو باڵادەستیانی هەیەی بەکاریان بهێنێت. لە هەموو ئاوەها دانوستانێکدا پێویستە باڵادەستی بەسەر هەردوولادا هەبێت، هەژمونی بەسەر هەردوولادا بێت، چونکە لێرەدا حەماس هەیە، حکومەتی ئیسرائیل هەیە بە سەرۆکایەتی بەنجامین نەتەنیاهو. جا ئەو شێوازەی هەر لە سەرەتاوە حکومەتی تورکیا بە سەرۆکایەتی ئەردوغان چووە ناو ئەم قەیرانەوە، کێشە و ئاڵۆزی تێدا بوو. لێرەدا دێمەوە سەر بابەتی بازرگانیەکانی ئەنکەرە و تەلئەڤیڤ. ئەو بازرگانیانە بەردەوام بوون و تەنانەت کوڕەکەی خۆیشی بازرگانی هەبوو لەگەڵ ئیسرائیلدا و با بڵێین ئەوە کارێکی ئاساییە لە ڕەوشێکی ئاساییدا. بەڵام کاتێک سەرۆکێک یان ڕێبەرێک حەماس و دۆسیەی فەڵەستینەکان بەکاردەهێنێت بۆ هەندێک خواست و مەبەستی تایبەت لەسەر هەردوو ئاستی ناوخۆیی و نێونەتەوەی لە هەمان کاتیشدا بازرگانی لەگەڵ وڵاتێکیشدا هەیە کە بەشێکە لەو قەیرانەی پێویستی بە چارەسەرکردنە. جا ئەو دوو جۆرە ڕەفتارە زیان لە هەڵوێستەکانی دەدات لەسەر هەردوو ئاستەکە ناوخۆیی و نێونەتەوەی. جا ئێستا ئەردوغان دەیەوێت بە شێوەیەکی زیان بەخشانە کۆنتترۆلی ڕەوشەکە بکات. دۆسیەی ڕفراندۆمێک لە ئارادایە، ئامادەکاریەکان هەن بۆ هەڵبژاردننی داهاتوو. هەر بۆیە هەر لە ئێستاوە ئەردوغان خەریکی ڕەخساندنی زەمینەیە بۆ ڕەوشی ئایندەی سیاسی و هەروەهاش خۆ ئامادەکردن بۆ ئاڵنگاریە سیاسیەکانی تری ڕوبەڕووی دەبنەوە. لەسەر ئاسی نێونەتەوەیەکەش جارێکی تریش دەیڵێمەوە ژمارەیەک هۆکار هەن بە دۆسیەی پشتیوانیەکانیشەوە بۆ حەماس. تورکیای کردوتە کاراکتەرێکی لە پەراوێزنرا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. جا بەو ڕەوشەوە بتەوێت ببێتە ناوبژیکار، ئەوان هەکار دەبێتە کێشە بۆ حەماس و حکومەتەکەی نەتەنیاهو، بەڵکو دەبێتە کێشە بۆ تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ناوبژیکار بۆ ئەم قەیرانە ناتوانێت هیچ ئەنجامێک بەدەستبێنێت ئەگەر تەنها لەگەڵ ئەو دوو لایەنەدا دانوستان بکات، چونکە زۆر لایەنی تریش هەن دەخوازن دڵنیابن لەو هەڵوێستانی تورکیا وەک ناوبژیکار. لەسەر ئاستی ناوچەکە ئەم پشتیوانیانەی تورکیا بۆ حەماس یا بۆ هەندێک ڕێکخراوی تر لە ناوچەکەدا پێت وایە ئەنکەرە و تاران هێندەی تر لە یەک نزیک دەکاتەوە کە بتوانن پێکەوە نەگەر بەرنامەکانیان بۆ فەڵەستینیەکان بەڵکو بۆ داڕشتنی کۆمەڵی بەرنامەی استراتیژی لە ناوچەکەدا پێکەوە کۆ ببنەوە، ببنە هاوکاری یەکتر، ببنە دۆستی یەکتر؟ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە و پێم وایە ئەو هەڵوێستانی تورکیا دەبنە مایی بەهێزکردنی پێگەی کۆماری ئیسلامی ئێران. تاران هەمیشە و زۆریش دەمێکە پشتیوانکاری حەماس بووە. ئێران و تورکیا پێکەوە بەردەوام تەبابوون لەسەر هەڵوێستە هاوبەشەکانیان لەسەر حەماس. ئەم دیاردەیە ڕەهەندێکی تریشی هەیە و بریتیە لە وڵاتانی ناوچەکە وەک شانشینی عەرەبستانی سەعودیە. ئەم وڵاتە نیگەرانیکی زۆری هەیە لەو لێک نزیک بوونەوە و هاو هەڵوێستەی نێوان تاران و ئەنکەرە، بەتایبەتیش لەو ڕۆڵی دەیگەڕن بۆ ناوبژیکردن لەم دۆسیەی حەماسدا. جا هەر بەڕاستی ئەگەر هەر ئاماژەیەکیش لە ئارادا بێت کە واشنگتن چرای سەوز بۆ تورکیا هەڵبکات و ببێتە ناوبژیکار و هەروەها میوانداری حەماسیش بکات، ئەوە پێم وایە پێویست دەکات تەنانەت ئەمریکاش پێداچوونەوەیەک بکات بەو جۆرە هەڵوێستەدا لەسەر بنچینەی ئەو ڕاستیانەی هەن و هەروەهاش ئەو واقعی لە ناوچەکەدا هەیە. دکتۆر دوا پرسیارم لەم بەرنامەیەدا زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە. مسر دەبێتە ئەڵتەرناتیڤ بۆ تورکیا لە بری ئیسرائیل لە ڕووی بازرگانیەوە یان نا؟ بەڵێ پێم وایە و وڵاتی میسر ئێستا لە پەیوەندیەکی ئاساییدایە. ئەم پەیوەندیە باشەی ئێستای نێوان قاهرە و ئەنکەرە وەک پێشتر نییە کە بەداخەوە بۆ ماوەیەکی درێژخایەن وەها نەبووە. سەبارەت بەوەی ئایا میسر دەبێتە ئەڵتەرناتیڤ نابێت، ئەوەمان لەبیر بچێت کە هەندێک بازرگانی نێوان تورکیا و ئیسرائیل بەردەوام دەبن لە ڕێی بەکارهێنانی لایەنی ترەوە یان لە ڕێگەی ترەوە، چونکە بڕیاری تورکیا بۆ هەڵپەساردنی بازرگانەکان لەگەڵ ئیسرائیلدا شتێک نییە بگوتێت بەجێ دەگەێنرێت. هەر بۆیەشە دەشێت لایەنی تر کاراکتەری تر یانیش وڵاتانی تری ناوچەکە بەکار بهێنێت بۆ درێژەدان بەو بازرگانیە. دکتۆر سلێمان سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سوپاس دەکەم. خۆشەویستانم ناوبڕێک و دەگەڕێینەوە لاتان.
زیرەکی دەستکرد مشتومڕێکی زۆری بەدوای خۆیدایە ناو و بە تایبەتیش کاتێک پرسەکە دێتە سەر هەڵبژاردن. بەڵام وەک سیروان قچۆ لە راپۆرتەکەیدا باسی دەکا ئەم زیرەکیە دەستکردە ڕاهەندی ئەرێنیشی هەن. با پێکەوە بینەر و بیسەری راپۆرتەکە بین. یەک ji fakterên serekî ku dê roleke girîng di hilbijartinên serokatiyên îsal de li Amerîka bilîzin bi karalîna hişberiya çêkirî an ku AI ye. Wekî têgeh AI zanisteke ku biriya sîstemên pêşketî yên kompyûterê agahiyên jîr çê dike ku digihêja asta hişberiya mirovan. Ev proses bi riya danheva agahî û detayên mezin tê kirin û di demeke kurt de encamên xwe derdixe. Lê di çarçoveya hilbijartinên Amerîkî de û rikaberiya di navbera berbijarê demokratan serok Joe Biden û berbijarê çaverekirî yê komariyan serokê berê Donald Trump çawa ev teknolojiya nû roleke girîng dilîze. Tişta baş AI têde gukarê datayên mezin lêkolînekî şêwayekî zû pêk bêne. Yani dema ku êta datayekî li cem te heye li ser bajarekî biçûk mesela Pennsylvania. Dixwazê nas bike ew millet li wir çi dixwazin, li çi digerin, çi axiftin hene yan jî keyword yani karê tesîr li wan bike û bi hêlê ku dengê xwe bidin Joe Biden yan bidin Trump. AI wê baş pê ji bo alîkarî divê şêwayê de. Pispor her wiha dibêjin ku ji bo gelek kampênên hilbijartinan li Amerîka yên xwedîbûceyên kêm AI dikare bi rola karmendên mirov jî rabe. Hezra wê kampênê bike ku yekcar karmendên dijîtal nînin. Programa navê Roka Dijîtal nîne. Lewra hişberiya çêkirî rê dide wan ku eger bixwazin ew dikarin programeke xurt bi dest bixin. Heta niha behs ya rola erêniya AI di hilbijartinan de ye. Lê ya ku pispor û aliyên siyasî jî xembar dike rola neyênî ya bikaranîna AI ye. Di rastiyê de bikaranîna neyênî ya AI di çarçoveya hilbijartinên Amerîkî de hatiye kirin. Wekî bikaranîna dengê serok Joe Biden ji bo durustkirina peywendiyên telefoniyên sexte li wîlayeta New Hampshire ku tê de daxwazê ji demokratan dike ku deng nedin. Her wiha wêneyeke sexte ya biriya AI hatiye durustkirin ku tê de xuya dike serokê berê Donald Trump li gel hejmareke piştgirên reştpêst kom dibe. Ez nabêjim belkî Trump bikarbêne, bes belkî kesekî mesela kefayî ji Joe Biden re newê yan kesekî kefayî ji Trump re newê karê AI bikarbêne ji bo tiştên nedurist çêkê li ser yekî ji wana ji bo ku tedal jî li wan bike. Li vê dema ku hişyardariya hember navaroka sexte di hilbijartinan de rasteqîne, hinek pispor dibêjin di çarçoveya kampênên hilbijartinê de li Amerîka divê dengder hember hemû rengên agahiyan hişyar bin. Dema ew naverok ji aliyê kampênan ve tên ez bawer dikim divê em gelekî bi gumanê li her tiştê wan binêrin. Ne ji ber ku ew bi hişberiya çêkirî hatine amadekirin, lê belê ji ber ku ev bûye 300 sal ku kampênên hilbijartinan tiştên derew belav dikin. Her ku em bêtir nêzîkî dema hilbijartinên serokatiyê di çarê mijdarê de dibin, metirsiya bikaranîna şaş ya AI her zêdetir dibin. Karbidestên hilbijartinan û rêberên her du partiyan hewildanên xwe dikin ku bikaranîna neyênî ya hişberiya çêkirî nebe fakterek di encama van hilbijartinên girîng de. لەگەڵ هەروادێ و نزیکبوونەوە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا زۆرێکیش لە چاودێران بە نیگەرانیەوە دەڵێن زیرەکی دەستکرد کاریگەری دەبێ بەسەر هەڵبژاردنەکەی ئەم ساڵی سەرۆکایەتی ئەمریکاوە. وەزارەتی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا ئاگاهی و ڕێنماییشی داوە بە کاربەدەستانی هەڵبژاردن لە ئەمریکادا سەبارەت بە چۆنێتی بەرەنگاربوونەوەی ئەو زانیاریە چاواشەکاریانەی لە ڕێی زیرەکی دەستکردەوە بڵاو دەکرێنەوە. سیروان قچۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. سیروان سەرەتا زۆر سپاس و دەستخۆش بۆ ئەو راپۆرتە. ئاگاهیدان و ڕێنماییەکانی کە وەزارەتی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا دەیدەن لەسەر چ بنشینەیەکە؟ gelek spas bilên wezareta ewlekariya niştîmanî Amerîka wekû te jî got gelek agahî belavkirine bi rastî malpereke taybet çêkirine belên ji bo agahiyên taybet bi ewlekariya internetê û bi mesela rola xirab ya em bêjin
و هشبریا چکری یانجی ای آی ده هلبجارتنان ده گلک تشتاد دن بتایبت هم برپرسین هلبجارتنین فدرال و هم جی برپرسین هلبجارتنین ولایتان و ولایتین خوجی یک جوان تشتان اون کو حکومت امریکی و اف آژانسێک di nav wezareta navxweyî ewlekariya niştimanî heye belên jêr dibêjin ajansa binçîneya elektroniyan binçîneya online ku li ser wî esasî dixebite ciwan dibêje gelek tişt sê tiştê serekî hen yek ciwan ew ku divê bi awayekî berçav çi tiştên vîdyoyên kampênên hilbijartinan belav bikin divên karbidestên xwecihî û yên wilayetan û yên federalî bi awayekî karibin misoger bikin ku ev vîdyo nesexte bin ji ber ku ev yek ji derencamên AI yan jî hişberiya çêkirî ku yek ji aliyên wên xerabin em bêtir dikarin behsa wan bikin helbet. Baş o agahîdan û ew rênûmayîyan ama çendێk karîgeriyan debe. Yani gelek karbidestên ewlekariya niştimaniyan Wezareta Ewlekariya Niştimanî Amerîka dibêjin risk e belên lehî negihiştiye asta ku ziyaneke berçav li helbijartinan bike ji ber ku xelk behsa wê dikin xelk xembarî û tirsên xwe derbirîn dikin lê hikûmeta Amerîkiya Federal heta jê tê bi taybet divê qonax hestiyar de û îsal helbijartinekê gelekî nazik e dibêjin riska wê heye lê negihiştiye astekê ku herkes xwe jê bitirse divê xwe biparêze lê negihiştî wê asta a gelekî metirsîdar. وەک خۆ دەزانی ینی لە ڕۆژی هەڵبژاردننی سەرۆکایەتی کە مانگی یازدەیە ژمارەیە هەڵبژاردننی تر دەکرێت هەڵبژاردن بۆ ژمارەیە لە ئەندامانی سینات بۆ ئەندامانی ئەنجومەنی نوێنەران هەڵبژاردننی شارەوانیەکان یاخو فەرمانڕەوای ستانەکانیش دەکرێت بەکارهێنانی ئەو زیرێکی دەستکردە بۆ چاواشەکردن بۆ بڵاوکردنەوەی زانیاری چاواشەکار وەکو یەک مەترسیە لەسەر هەڵبژاردنەکانی یا جیاوازە نا و ئەفخالەکە گرینگە بڵێن باشتە ئەف پرسیار کرد ji ber ku حکوومەتە ئەمریکیژی dibêje cudahiyeke gelekî mezin di navbera hilbijartinên federal û yên ser asta wilayet û xwecihî hene yek ji wan sedema serekî ku çavê hemû dinyayê li ser hilbijartinên federal serokatiyê dibistanê bi taybet ku hem dezgehên ragihandinê û hem jî hikûmeta Amerîkî bêtir çavkanî hene ku dixin xizmeta parastina ewlekariya hilbijartinên serokatiyê bi taybet di îsal de ku piştî yanî careke din Trump wê bibe berbijarê komariyan gelek imkan xistine hilbijartinên serokatiyê de حکومت امریکی چی دبیجه یا خطر یا گو هگر خطر او مستر به خطریای مستر به و لسر هلبجارتن ولایت و ین خوجهی بن دناوان دجی هلبجارتن سینات و انجمنا نونران بتایبت لولایتان جبرکو گله کسنا آگاه دارن گله کاندیدین وان پستان امکانی وانتنن کمپین امکانی وانتنن کو تیمک دیجیتال جبو خود درست بکن و پشتراس بکن کو چتشتیم تیم بکار آنین و جی کمیسیون و دستین هلبجارتنان ین خوجهی امکانی وان نو کمیسیونا هلبجارتنین فدراله کو جایک گلکی مزل برچاوی ویش برو اوای خالک گلکی گرینگه کو زیانا ای آی و هگر هبه و هبجی و بهتر سر هلبجارتنین خوجهی بله سیروان نسب پروسی دیموکراتیه مکه کاتی باز لم هم مترسیا کین یعنی بمانه و نمانه دشت کاریگریشی زوری شیه به بسر پروسی دیموکراتی و مترسیا کانی چین بسر دیموکراتی بون امریکا يعني بدي حرتش دفين بيجن وكو رابورت دي هناك بسبوران قلت رولا جرينجا اي اي هي بتايبتش بو كامبين نخودي بوجين مزن يعني وكو نمونه هجر اي اي ورب كار انين لشونا او كارمندين كو كاري ديجيتال وكاري سوشيال ميديا بكن يان كاري كو كرنا داتاين بكن او داتاين مزن شو كاري اي اي اسركي اركيوي سركي ايفكو داتاين مزن دكارن د چن خلقا د كاربينه وان اگهنتي خدمتا كامبيني ده لي يا ام وگرن سر برساته بلين تشتا اوكو قالك فيديو سخته فيديو جربن ديب فيك بلين او فيديو سخته كو باواكي قالك ريكوبيك هاتنا تشيكرين وكو نمونه غافاغو دنگي سروك جو بايدن بكار انين والولايات نيو هامشاير الديمقراطان ردوتن كو دنگي خو ندن دهل بجارتنين خو جهيد الويدك ينجبو البجارتنين سروكاتيه هروها مثلا وينيك قالك بلاف بو كو ترامب لقال هناك جمارين امريكان راش بيس كون بو او دبيجن افتشتانان كو زيانه البروسيسا ديمقراطيه بك زيانه بريارا دنگداری امریکی ده هلبجارتنان بکه صدی زور به کورتی پیم را در هنر آگاداری کرد موقعات من نماوا
ئەی مەترسی هەیە لەسەر گۆڕینی ئەنجامی هەڵبژاردنیاندا حتانها بکەیمانی لەگۆر وە پسپۆر و کاربدەستێن ئەمریکی دەبێژە حتانها دە چارچەوەیە مەترسیەکە کۆتێ کۆنتترۆلکردندەیە لێ سەدی سەد وێ ئەنجامێکە دیرێکت یان باندۆرەکە دیرێکت لەسەر ئەنجامین هەلبژاردنێن مژدارێ نەبن. سێوان زۆر سپاس دەکەم بەداخەوە کاتمان نەما سپاس بۆ زانیاریەکانە. ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستەکە تا ئێستا لەگەڵماندا بوون تا بەیەکگەیشتنەوەی داهاتوومان ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڕین.